ئازانی کورسانیوس سلااوان لەبێت لە بەنامەیەکی نوێی فیل و دیاردەوە لەگەڵتانی ئێمە ئەمڕۆ لە چەمچەماڵین دوای کارەساتە سروشتیەکەی چەمچەماڵ و ئەو لافاوەی کە بەسەر شاری چەمچەماڵدا هات کۆمەڵێک ماڵی زۆر لەم شارە زەرەر و زیانێکی زۆر بە ئۆتۆمبیل و بە ماڵ و بە کەلوپەلی ناوماڵیان گەشت بوو ڕاستەوخۆ بەڕێز قوبات تاالبانی هاتە سەرخات بۆ ئەوەی کە بزانێ زەرەر و زیانەکانی ئەم شارە چین خۆی ڕاستەوخۆ چۆ ناو ماڵەکان و بینی کە ئەوانەی کە بەهۆی لافاوەکەوە زەرەر و زیانیان بەرکەوتۆ بۆیە ڕاستەخۆ بڕیاری ئەوەیدا کە کۆمسیۆنێک پێک بهێنرێ تایبەت بە زیان لێکەوتوانی چەمچەماڵ و دەوروبەری بۆی بزانێت کە زیانەکان چەنە و لەگەڵیشیدا قەرەبووی ئەو ماڵانە بکرێتەوە ئێمە دەزانین نزیک بە 2 هەفتەیە لە دوای ڕووداوەکەوە لیژنەکان دەستیان بە کارەکانی خۆیان کردووە ئەوەی کە زیانی بە کەلوپەلی ناوماڵی گەشتووە ئەوەی کە زیان بە خانووی گەشتووە ئەوەی کە ئۆتۆمبیلی زەرری پێگەشتووە هەموو ئەمانە لیژنەکان لە لای خۆیان تۆماریان کردووە کۆمەڵێک کاری وردبینی کراوە بۆی کە بزانن ڕێژەی زەرەر و زیانی ماڵەکان چەندە لە ئێستادا قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی چەمچەماڵ و دەوروبەری دەستی پێکردووە ئێمە ئەمڕۆ لێرەین بزانین میکانیزمی ئەو قەرەبووکردنەوەیە چۆنە و ئەو ماڵانە بەچێ وردبینیەک بەچه میکانیزمێک ئەو چەکەی کە پێیان دەدرێت ئەو چەکە قەرەبووی کە بۆیان دانراوە چۆن دیاری کراوە دیارەمی کە ئەمڕۆ دەیبینین ئێمە لێرە ژمارەیەکی زۆر لە خەڵکی چەمچەماڵ لێرە کۆبوونەتەوە پێش وەخت پەیوەندیان پێوەکراوە کە بێنە ئێرە چەکی قەرەبۆکانیان وەربگرن دواتر ئەم چەکی قەرەبووە دەبنە بانکی چەرموو لەوێ ئەو پارەی کە بۆیان دیاری کراوە ئەو پارەیە وەردەگرن لە چەند ڕۆژی داهاتوش ئەو کەسانەی کە ئۆتۆمبیلەکانیان زیانی بەرکەوتووە ئەوانیش بە هەمان شێوە بانک دەکرێن و قەرەبوو دەکرێنەوە بۆیە ئێمە ئەمڕۆ لە فیل و دیاردەوە هەوڵ دەدەین بزانین میکانیزم و وردبینیەکان بۆ قەرەبووکردنەوەی دانیشتوانی چەمچەماڵ چۆن بووە وردەکاریەکان چۆن بۆ لیژنەکان چۆن کارەکانی خۆیان کردو تا چەند خەڵک لەو قەرەبووە ڕازین بۆیە لەگەڵمان بمێنەوە تا بزانین میوانەکانمان لەسەر ئەم بابەتە چی دەڵێن بەڵێ عزیزان دووبارە سڵاوتان لەبێ وەک ئاماژەم پێکرد فیل و دیاردە ئەمڕۆ لە چەمچەماڵە ئەوەی کە بینیمان ئەمڕۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی چەمچەماڵ قەرەبوو دەکرێنەوە و هاوکاری دەکرێن هەموو ئەو کارانەی کە کۆمسیۆنی تایبەت بە هاوکاری و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی لافاوەکەی چەمچەماڵ کارەکانیان دەست پێ کردبوو نزیک بە 2 هەفتەیە کارەکانیان بەردەوامە و لێکۆڵینەوەیکی ورد لەسەر ئەو بابەتە کرابوو و کۆمەڵێک هاوکاری زۆر بۆ زیان لێکەوتوان کۆکرابەوە لەمڕۆوە دەستکراوە بە دابشکردنی چەکی هاوکاری بەسەر زیان لێکەوتوان بۆ ئێمە ئەمڕۆ لە فیل و دیاردە لەسەر و بابەتە گفتوگۆ دەکەین لیژنەکان کارەکانی خۆیان چەند بەوردی کردووە و ئەوەی کە گرنگە میکانیزمی دیاریکردنی زیانەکان لە ماڵەکانی چەمچەماڵ چەند بووە و لە ناو دوکان و لە ناو ئۆتۆمبیل و هەموو ئەمانە چۆن دیاری کراوە و ئەمان چۆن کارەکانیان تا ئەمڕۆ بە ئەنجام گەیاندووە ئەم شەو لە فیل و دیاردە لەسەر بابەتە قساکەین بە میوانداری ئەم میوانە بەڕێزانە زۆر بەڕێز با بە ڕەسوڵ غەفور وتەبێژی کۆمسیۆنی فریاگوزاری بەسپاسەوە ئەم بەرنامەی لەگەڵ ئێمە ئامادەی دەبێ بەڕێز دکتۆر هەڵات ڕەشید کە بەڕێزیان سەرۆکی زانکۆی چەرمۆن بەسپاسەوە بەڕێزیشیان لەگەڵ ئێمە دەبن زۆر بەڕێز شاه عوسمان سەرۆکی لیژنەی لێکۆڵینەوە و بەدواداچوون بەڕێزیشان لەگەڵ ئێمە دەبن و شوانجەبار سەرپەرشتیاری کۆکردنەوەی داتا و زانیاری زیان لێکەوتوان بەسپاسەوە بەڕێزیشان ئەم بەرنامەی لەگەڵمە بدەبن زۆر بەخێر بن هەمولای کاک شاهۆ با من سەرەتا بێمە لای بەڕێستان وەک سەرۆکی لیژنەی لێکۆڵینەوە ئێمە دەزانین هەر لە سەرەتای دروستبوونی ڕووداوەکەوە بەڕێز قوبات تاالبانی خۆی هاتە چەمچەماڵ و خۆی قسەی کرد لەسەر ئەوەی کە دەبێت کۆمسیۆنێک پێک بهێنرێت و بە دوواداچوون بکرێت و قەرەبوو زیان لێکەوتوان بکرێتەوە دەستپێکی کارەکانی ئەو چۆن دەستان پێکرد و لەکوێوە هێناتان تا گەیشتنە ئەمڕۆ کە چەک بەسەر زیان لێکەوتوانە دابش بکەن سپاس بۆ کورسات بۆ بینەران و بیسەران ڕاستکردنەوەی بکەم ئەم بڕێی کە دابەشەکرێ ئەمڕۆوا دەستی پێ کردووە قەرەبوو نییە بەڵکو هاوکاریە ئەم دوو مستەلاحەوە هەردوو ڕێکارەکان فەرقی هەیە ئەمە
توانین بڵین هاوکاری زیان لێکەوتوانە و لە ڕێگەی تریشەوە هەوڵدراوە بە هەمان شێوە هاوکاری تر هەم لە ڕێی حکوومەتی هەرێم لە ڕێی حکوومەتی عێراق سەرەتا ئێمە ئەو ڕۆژەی کە ڕوودا و ڕوویدا بەداخەوە ڕۆژی دوایەوە بەڕێز جێگری سەرک وەزیران لەگەڵ تیمێک سەردانی قەزای چەمچەماڵیان کرد لێرەوە مەوێ دەستخۆشی و سوپاسی هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ بکەم بۆ ئەو هەستە بەرزەوە بۆ ئەو معنەویاتە بەرزەوە بۆ ئەو خۆڕاگریە گەورەیە ئێمە زانین کە چەمچەماڵ و دەوروبەری پایتەختی شەیدوان فالەوە بەرگەی کۆست و کارەساتی زۆر گەورەی گرتووە بەڵام ئەم ڕووداوەش ڕووداوێکی گەورە بوو و قەبارەی زیانەکان گەورە بوون بەڵام خۆڕاگریەوان و هاوکاری و هەماهەنگی ئەوان لەگەڵ تیمەکانی ئێمە لە یەکەم ڕۆژی دەستپێکردن هەتا ئەمڕۆ ینی یەکێک بووە لە فاکتەرە ئەساسیەکان بۆ سەرکەوتنی کارەکانی ئێمە بەگشتی دیارە ئێمە ئەو لیژنەی کە دروست بوو لیژنەی لێکۆڵینەوە بەندەوەکو سەرۆکی لیژنەکە ڕاستەوخۆ لە دوای دەرچوونی بڕیارەکە ڕۆژی دوایەوە هاتین دەستمان پێکرد بە سەردانی مەیدانی بەسەرکردنەوەی و شوێنانی کە زیان لێکەوت بوو و بەسەرکردنەوەی ئەو شوێنانەی کە ئاوەکە و لافاوەکەی لێ هاتبووە ناو سنتەری قەزای چەمچەماڵ و ناحی شۆڕش کە ئەم دوو شوێنە زۆر زیانی لێکەوت و بەداخەوە قوربانیشە بوو ئێمە هەم سەردانە مەیدانیەکەی خۆمان و هەم بە ڕاوێژ لەگەڵ زانکۆی چەرمۆ بە سوپاسەوە و زانکۆی سلێمانی بە سوپاسەوە دیارە هەماهەنگێکی باشمان کرد ئەوەی کە ئێمە مەیدانی پێیگەشت بووین و ئەوەی ئەوانش بە زانستی پیان وتین و بە مەیدانیش خۆیان ڕۆشتن دەتوانم بڵێم تقریبان هەمان دەرەنجام بووە بوو دەرەنجامەکەمان یەک خست و بە ڕاوێژ لەگەڵ هەموو ئەو لایەنانەی کە پێویست بوون و بە وەرگرتنی وتەی کۆمەڵێک لە بەرپرسانی ئەم شارە بە دوواداچوونێکی تەواومان کرد توانم بڵێم 48 کاتژمێری پڕ لە ئیشمان بەسەر برد دیکۆمنتێکی زۆرمان کۆ کردەوە لە وێنەی فۆتۆگرافی پێش ئەم ڕووداوە لە مێژووی ڕابردووی نزیک لە ڕابردووی دوور و لە دوای ڕووداوەکە ئێمە گەشتی لە کۆمەڵە دەرەنجام کە ڕاستە کارەساتەکە کارەساتێکی سروشتی بووە وەواری دە کارەساتی سروشتی لە هەموو وڵاتێک و لە هەموو بستەخاکێکی سەرزەوی ڕوو بدا بەڵام ئێمە گەشتینە و دەرەنجامی ئەکرا لەگەڵ ئەوەی کارەساتەکە سروشتی بووە قەبارێ و ڕێژەی دابارینەکە لە ماوەیەکی کورتا زۆر بووە بەڵام ئەکرا زیانەکان بۆ قەبارەیە نەبن و ئەکرا ڕێکار بگیرێتە بەر و ئێمە ئەوەی کە لە سەرمان بوو راپۆرتی خۆمانمان ئامادەکرد هەموو کارەکانمان دەستنیشان کرد و هەم ئەو ڕێکارانەی پێویست بوو بگیرێتە بەر و هەم ئەو لایەنانەی کە کەم تەرخەم بوون و کەم کورتیان هەبوو لە ئەدای شەکەی خۆیان سەرجەمەمانەمان دیاری کرد بەو هەموو دیکۆمنتەوە کە ڕاستە و خۆ جەنابی جێگری سەرک وەزیران خۆی دقە بە دقە توانم بڵێم چاودێری کاری لیژنەکەی ئێمەوە کۆمیسیۆنەکەی کرد بۆ ئەوەی بەپەلە بگەێنرێتە ئەو دەرەنجامەی کە پێویستە و لە یەکەم کۆنگری ڕۆژنامەوانی کە خۆی ڕایگەیاند کە خۆی گرنتی جێبەجێکردنی بڕیارەکانی ئەو لیژنەی لێکۆڵینەوەیە و ئەوە بوو بڕیارەکان ئەوەی کە پێویست بۆ تا ئێستا ئەو قۆناغی یەکەم کە زۆر پێویست بۆ جێبەجێکرا دەستخۆش کەواتە کاک بابە ڕەسوول خۆی بۆ خۆی لەو کاتەدا ینی هەر ڕاستەوخۆ لە کاتی ڕوودانی کارەساتەکەیە ڕاگەیاندنی لیژنەیەکی لێکۆڵینەوە و لیژنەیەک کە بزانێت زیان لێکەوتوەکان کێن و زیانەکانیان چین و چۆن هەڵسەنگاندن و شێوازی قەرەبوو و شێوازی هاوکاری بۆ ئەم ماڵانە بگیرێتە بەر لەو کاتەیە گرنگیەکەی چی بوو و ئێوە توانیتان بەڕاستی ئەو گرنگیەی خۆی وەکو خۆی جێبەجێ بکەن سپاس بۆ جەنابەت سپاس دەستخۆشی بۆ کەناڵەکەتان هەر لە یەکەم ساتی ڕوودانیم ساتەوە ئەم قەیرانەوە ئەم لافاوە لەگەڵمان نابوون بەڕاستی وەک جەنابی کاکشاهۆ باسی کرد هەر ڕۆژی دوایەوە کە جەنابی کاقوبات هات ماڵ بە ماڵگەڕا و هەموو شوێنەکانی بەسەر کردەوە قوربانەکانی ماڵی قوربانەکانی بەسەر کردەوە لە قایم خامێت یەکسەر جۆی لە خەڵکەکە گرتووە بڕیاریا و دوو لیژنەیە دروست بێت لیژنەی یەکەمە و کۆمیسیۆنەیە کە کۆمیسیۆنی فریاگوزاری وژانەوەی چەمچەماڵ بوو کە هەموو سێکتەرەکان بەشداریان تیا کرد لە ئاو کارەبا ڕێگاوبان هەموو لایەنە ئەمنیەکان ئێمەش وەکو لەگەڵ ڕێکخراوەکانە یعنی ئەو سەریعی بەهانا و چونەی جەنابی کاقوبات وای لە هەموو ستافەکە کرد کە دەخە بە دەخە لەگەڵمان نابوو بە زووترین کات بتوانن لە شەو ڕۆژخان سەرێک بۆی
ئەم حاڵی کە بەسەر چەمچەماڵە هاتووە بگەڕێنەوە دۆخی ئاسایی لە هەموو سەکتەرەکانە و بە تایبەتیش ئەو سەکتەری لێکۆڵینەوە کە ئەویش بەڕاستی کاری هەم وەڵامێک بۆ داواکاری خەڵک هەم بۆی کە ئەو کەسانی کە کەمێک لە کەمتەرخەمەکان کەوتۆتە سەر یان کەمتەرخەمی باشتر بوون بتوان ئیجراتیان لەگەڵا باش کاک شوان ئەو داتا و زانیاریانی کە ئێوە کۆتان کردەوە چۆن کۆتان کردەوە ئێوە دەچون سەردانی ماڵەکانتان دەکرد و چۆن ڕێژەی زیانەکانتان دیاری دەکرد چونکە بەڕاستی ئەمە پرسیاری بەشێکی زۆری خەڵکە دەڵێن ئەم هاوکاریە ئەم قەرەبوانەکە دانراوە چۆن دیاری کراوە ئێوە خۆتان ڕاستە خۆ مەدانیان چوونەتە شوێنەکان بۆمان باسکەن ئەو کارانی کە ئێوە کردان چی بوو سەرتا سپاس بۆ جەنابتان و بۆ کەناڵەکەتان ئەوەی لێرەوە کە لە ڕۆژی دەی مانگەوە کە هاتین ئەو بابەتە بینیمان بابەتێکی زۆر خێرا و بە پەلەی پێویستە لە نەبوونی داتا و زانیاریەکانە بوو کە هەندێک شوێن گلەی و گازندە دەکرا دەیانگوت کە دووبارە و سێبارە فریاگوزاری و کۆمەک پێشکەش کراوە لەبەرەوە کە داتا و زانیاری نەبێ ناتوانانی بزانی حجمی ئەو زەرەر و زیانان لەکوێ زۆرە و خۆشتان ئاگادار بوون سوشەڵ میدیا و ڕاگەاندن هەنێ بابەتەکەی زۆر لە حجمی خۆی قەبارەی زیاتر زیاد کرد بەڵام لە واقعە بەڕاستی وەکو جنابی کاک شاهۆ فەرمووی هەرچەنە کارەساتەکە گەورەیە بەس خەڵکی خۆراگر وای کرد کە بابەتەکە هەرم بچوو کاتەوە بەڵام لەبەرەوەی داتایەکی ڕاز نەبوو کە بتوانانی وەڵامێکی واقع مقنع بیتەوە بۆ کەسانە لەکوێ زەرمەندەکە لە چه شوێنێکە و بەپێی وحدەی ئیدارەکرد تەصنیفیکەی و جۆری ئەو زەرە و زیانان زیاتر بەر سەکەنی کەوتووە یاخود ئۆتۆمبیلە یاخود شوێنی بازرگانیە ئەمە یەکەم شت ئێمە هەڵساین لە مودەی 12 کاتژمێرە لەو کاتە بە پەلای مەتوانیمان تیمێک دروستکەینەوە لەسەر ئەو کەسانەی کە خەڵکی ناوچەکەن وەکو ناحیە لەو شوێنانن کە پێشتر پرۆسی سەرژمێری گشتی دانیشتوانیان ئەنجام بابوو لە 2024 بتوانن کە ئەوان شارەزای شوێنەکە بن و خۆشیان لە ناو واقعی ڕووداوەکەیان بن ئەوەی کە گرنگ بوو بە ئێمە توانیمان ئەو کەلوپەلانەی کە زیاتر بۆ شوێنی نیشتەجێبوون کە پێوترێک کەلوپەلی درێژخایان وەکو سەلاجە وەکو سپلید وەکو بۆیلەر وەکو ئەو شتانەی کە زیاتر لە کەلوپەلێکن بۆ ماڵێکی سەرەتایی کە دەست پێ بکە بۆ ژیانکردن ئێمە ئەمانەمان داناوە هەندێک کەس دەڵێ بۆ بەرمیلی نەوتیتیانە بۆ بەتڵی غازیتیانە بۆ ئاردیتیانە ئەمە ئەم شتانە ناکرێت بکرێتە ئەوەی کە تۆ پێداویستیەکی سەرەکی برای بەڕێزم کاک بابا ڕەسوڵ دەزانن کەەوە کە چی پێویستە لە ئانی ضرورەتە کەمالیات هەیە و پێداویستی هەیە بۆی لەبەرەوە ئێمە لە هاتوین ئەو زەر و زیانانەمان خەمڵاندووە کە بەچۆشتان لە خاوەن ماڵەکان خۆیان گرتووە چی لە ماڵەکەیا بۆ نەما و ئاوبردوێتی یان سەرتاوتیمەکە بڵاو بۆتەوە یەکسەر ئەو تیمانە بە شێوازێک ماڵ و ماڵ گەڕاون بە ڕێڕەوی لافاوەکەیان ڕۆشتون ئەو ماڵانیان کە بەسەر کردوێتەوە دییان بۆ لەو کاتە پاکردنەوە بۆ لە ئان و ساتە یەکسەر ڕسمیان گرتووە کەلوپەلەکان دەستنیشان کردووە دواتر ئەمان بەرپرس نەبوون لە خەمڵاندنی نرخەکان بە هیچ شێوازێک ئێمە هاتوین لە یەکەیەک هەیە لە بەرەبەراتی ئاماری سلێمانی سلێمانی کە پێوترێت نرخ و بایی ئەو نرخانە زیاتر ڕۆژانە و مانگانە و وەرزیانە نرخی ئەو کەلوپەلی بازار وەرەگرین پێوترە ئەرقامی قیاسی بۆی تقریبن هەڵاوسانی باری ئابووری عێراق و ناوچەکان و بابلێن و پارێزگانەشی بکرێتەوە لەو نرخانەی کە کەلوپەلێک دەستنیشان کرا بۆ بنمونە ماڵێک گوتوێتی سەلاجەکەم سەلاجەیەک کە لە ئاساییە بڕۆی بە نرخێکی ئاسایی من و تۆ بیکڕین ئەو نرخە دیاری کراوە ئەگەر بتەوێت کواڵەتێکی باشتر ئەو پێوترێ مامناوند نرخێکی زیاتر هەبووە بەرزەکەشمانە بووە هاتوین ئەو نرخەمان دیاری کراوە کە هەموو هاوڵاتێکی ئاسایی کە دەخلێکی متەوەقعی هەبێ یەکسە بچێ بیکرێتەوە هەرچەنە ئەو کەلوپەلانەی کە بە زیان لێکەوتون حساب کراوە هەمووی زۆربەی زۆریان کۆن بوون با بڵێن نیوداش بوون هەشیانە با بڵێن تازەیتیا بووە بەڵام دەبێت تۆ پارەی کەلوپەلێکی بیتێ کە بچێ ئێستا بیکرێتەوە لە بازارە ئەمە بەجیا لەو بابەتانی کە ئەو خاون ماڵە چی پێوت بێ بە ئاڕاستی دەمی خاون ماڵ ئەم زەرە و زیانانە تۆمار کراوە و لەگەڵیشا ئێستا لێرە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد بەوەی کە خەڵکێکی دەڵێ کەمم بۆ نووسراوە هۆکارەکەی ئەوەیە ئەو زەرە و زیانانەی کە احتیمالی هەیە کابرا بە یا خاون ماڵەکە وتبێتی هەرەوەم بۆ دەرچووە ڕسمی شوێنەکان گیراوە و بە کۆمەڵەشت نووسراوە و قەرەبەکوی بۆ با بڵێن زیانەکەی بۆ دیاری خەمرێنراوە هەش بووە لەوێ نەبووە ئێستا یەکێکە لەو حاڵەتانەی کە لەوێ نەبووە ماڵەکەی بە کەڵکی دانیشتن نەبووە چۆتە ماڵێکی دراوسەی ئەو ئێستا
ئەگەر دوای پرسیارەکەشت هەر بابێت بەجێ دەستخۆش دکتۆر بەڕێستان بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوی لافاوەکەی چەمچەماڵ دیاری کران بۆ ئەوی بزانن کە ئەم ڕووداوە بۆ هەر بەڕاستی ئێمە دەمانێت بپرسین چەمچەماڵ بۆ وای لێ هات چونکە وەڵامی ئەم پرسیارە هاوکارە بێ بۆ ئەوەی کە جارێکی تر ڕووداوی لەو شێوەیە دووبارە نەبێتەوە ئێوە لە لێکۆڵینەوەکانتان بەچی گەشتن چەمچەماڵ بۆ وای لێ هات سپاس بۆ کورسات سڵاو لە بینەرانی کورسات سپاس بۆ ئەم تیمەمان دوێش کە ئێستا لێرەن و سەرپەرشتیاری تیمەکەش کە ئێستا لە ژوورەوە خەریکی دابشکردنی قەرەبوون بەڕاستی کارێکی توانین بڵێن زۆر باش سەر و زۆر باشیان کردووە دیارە ئەمە ڕۆژی دەی مانگ بەڕێز ماوەساعەتا بە پرسین و سینگەی جەگری سەرۆک وەزیران ڕایسپاردین کە توێژینەوەیکی زانستی ئەنجام بدەین ئەم توێژینەوەی تایبەت بێ بۆی کە ئەم لافاوە هۆکارەکانی چێک کە دروست بووە و چارەسەری کورتخایان و درێژخایان چیەوەتە ئەو چارەسەرانشی کە لە ماوەی چەند ڕۆژێکە ئەمە ئێمان بیگرنە بەرواتە و کۆمیسیۆنەکە بیگرنە بەر بووی کە ئەگەر بارانێک باریەوە لافاڕ نەدەێتەوە درێژخایان چێ بووی کە لە داهاتووە بەی شێوەیەکەم مەترسی لەسەر چەمچەماڵ نەبێت دیارە دیاردەی لافاو لە چەمچەماڵ دیاردەیشی نوێ نییە ئەوەی کە بە بیرەوەری ئێمە هەبێت لافاو هەبووە بەڵام ڕەنگە بەم حەجمە نەبوو بێت لە پێش بیرەوەری ئێمەشەوە بە هەمان شێوە لافاو هەبوو هۆکارەکەی وێت توانین بڵێن تۆپۆگرافیای چەمچەماڵەوەی خۆی لە شوێنێکی نزمە دروست بووە و بەشی ڕۆژئاوا و باشووری قەزاکەش بەشێکە کە بەرزاییە بانە ئەم بانە ئاوی بانەکە دێتەوە ناو شاری چەمچەماڵ لە کاتێکدا کە باران زۆر بێت لە ڕابردووە بە تایبەتی لە ساڵی 2010 لە سەردەمی یەکەم ئیداری یەکگرتووە پۆندێک دروستکراوە ئەم پۆندا مەبەست لی گلدانەوەی ئاو نیە بەڵکو و مەبەست لی تەنزیمکردنی ڕێڕەوی ئاو بووە چونکە شوێنەکە شوێنێک نییە کە بۆ پۆندی گەورە بشێت لەبەری پێکاتەکەی کە لە ڕووزانەسە پێوترێک کۆنگلۆمرێت پێکاتێکە هاوشێوە ئەم چەو چەگلەیە ئاو ناگرێتە خۆی واتە کە ئاوی نەکردە خۆی بەنداویشی تێسەر دروست ناکرێت بەڵام ئەم پۆندا زۆر بە زانستیانە زۆر بە زیرەکانە دروستکراوە لە بەردەم سەرڕێژی بۆندەکەەوە جۆگەلێک دروستکراوم جۆگەلەیە هۆکارێک بووی کە ئاوی ئەمبانی مەقانە کۆ بکاتەوە لە دەرەوەی چەمچەماڵ بکاتەوە شیوە سروشتەکانەوە بۆی کناتەوە ناو شار بەڵام بەداخەوە ئەم پۆندا چەند ساڵێکە پاکردنەوەی بۆ نەکراوە قوڕیتەی زۆر بووە و بە هەمان شێوە لەسەر جۆگەلەی پۆندەکەش ئەو جۆگەلی کە تەنزیمی ئاوەکە کە بە هەمان شێوە کۆمەڵێک تەجاوزاتە بۆ کۆمەڵێک زیادە ڕۆی هەبووم زیادە ڕۆی وای کردووە ئەم ئاوە لە شوێنێکە بستێ بەو گێڕانەوەی کە خەڵکەکە باسێکات ئاوەکە لە ناکاوە بیان هاتووە طبعاً بڕی بارانەکە پێ بیرمان نەچێ ئەمە هۆکاری سەرشی بارانەکە بڕێکی باران زۆر باریوە لە ماوەی 4 ساعتە لە ناو سنتەری چەمچەماڵ 80 ملی باریوە تا لە نوێی بەیانی بۆ کۆتایی شەپۆلەکە تقریبا سعات 80 ملی باران باریوە من ئەوەڵامەگەڕانی کە بەڕێستان باسیەکە نەبوونایە ئەگەر بڕی بارانەکە بەو شێوەیە زیادیش وایە ئەو کارەساتی دروستەکەن بڵێ بارانەکە من ئەوەندەی کە گەڕام دوای ئەو توێژنێمە وەکوتم ڕۆژی دەی مانگ ئاگادارکرێنەوە لە ڕۆژی 11 مانگەوە تیمێکمان ئامادە کرد ڕۆژەکانی دوایەوە کەوتینە گەڕان و ڕۆژی 11 مانگ دەرەنجامەکەمان تەسلیمی کۆمیسیۆنەکە کراڕاستی کۆمیسیۆنەکە کردو بە لای ئەوان هەیە بە وێنەی ئاسمانی بە وێنەی دەستیش کە خۆمان گرتومانە فعلەن بارانەکە زۆر بووە عادەتی بەرزی و نزمیش وایە بارانێک کە لە بەرزیە بارێ دێتە ناو نزمایەکانەوە وەکوایە گەرتو بۆ نمونە لە چەمچەماڵ ئێستا 80 ملی باریوە ئەگە هەر 80 لە بانی مەقان باریوە کە من بە پێ ئەو گەڕانەوە دۆدا چونێک کە ئێمە کردمان تەسەورەکەم سەر و 100 ملی لە بانی مەقان باری بێ لەمایە چونکە ئەو بارانی کردی بارێ زۆر زیاتر بوو کەواتە ئەو سەتەی هاتۆتە ناو شارەوە یعنی بەشێک لەو سەتەی هاتۆتە ناو شارەوە کۆیەتەوە لە ناو شار دوو هێندە باری بێ بەڵام ئەوەی کە خەڵکی باسێکات ینی ئەوەی کە لافاوەکان بڕشتۆنن لە پڕ لافاوەکاتەوە لە ڤیددیوەکانی شا دیارە ینی هەندێک مارکێت هەیە لە پڕ لافاوەکە دێتە ژوور ئەم لافاوە کە دێتە ژوور ئەمە هی بەرزبوونی ئاستی ئاو نییە چونکە کە تۆ باران لە شوێنێکە زۆرە بارێ وردە ئاو بەرزەبێتەوە ئەبێ بە لافاو بەڵام بەوگویە گوژم نایە کاتێک کە تۆ ئەیبینی بە گوژم بۆ دێکەواتە ئەمە لە شوێنێک بربەستێک شتێکە بۆ ئەم بربەستە کۆی کردوەوە کە مەجای ڕاگررتنی نەماوە ڕێگڕێی بە خۆی کردو بەرەو ناو شار هاتووە ئەمە دەرئەنجامی ئەتوانین بڵێن ئەگەیتە ئەو دەرئەنجامی کەمە لە شوێنێکە تەجاوز یاخود پاشە ڕۆ شتێک بۆتە بربەست لە بەردەمیا ئەم بربەستە توانای گردانەوەی ئەو ڕێژە ئاوە زۆری نەماوە کوتم ئەوەی کە لە بانی
مەقان و هاتۆ لێژێکش زۆر ینی تۆ لێژەی بانی مەقان لە هەندێک شوێنەگاتە 100 ئەم لێژێ زۆرە بۆ بەرزۆنیزمی ماوەی بارانەکەش پێشتر زۆر بوو ڕۆژە پێشەوە باران باریوە زەوی ناوچەکە تێر بۆ توانێت هەڵمژینی ئاوی نەما بۆیە ئەوەی کە لەو چەند سعاتی کە پێش لافاوەکە ڕوویدا هەمووی بووە بە ئاوی سەرزەوی ینی هەمووی هاتووە و ڕێ کردو بۆیە ئاگاداری ئەم کۆبوونەوە زۆری ئاوەکە نەبوون کە لە ڕۆژی پێش ئەزانی چۆنە نازانم بۆ دەستگا پەیوەنددارەکان پس من خۆم هاوڕیانم لە کورساتەر ئاگادار کردو لەگەڵ کەناڵیشکە وتم سبەی شەو باگەرێکی زۆر ینی پێشبینەکان وا بوو لە دوای عسرەوە لە دوای عسرەوە بارانێکی زۆر ئەبارێ بۆ درنگانی شەوی نۆی مانگ بۆ سەرەتای شەوی دەی مانگ ینی بەو نەخشانەی کە هەبوو فعلەن بڕێکی بارانی زۆر بوو چونکە بەهێڵی سوور دیاری کردوانی لەسەر و لە فاوی شۆ بوو بەڵام کاتەکەی پێشکەوت ینی خۆشی عادەتەن وایە چونکە تۆ لە وڵاتێت دەستگای کەشناسی پێشکەوتوت نییە باران تۆ پشتەبەستی بە ئینتەرنێت یا بە مێژوو یا بە ئینتەرنێت ئەو ئینتەرنێتش چونکە لە دەستگای وڵاتەکەی خۆتەوە زیاد ینی دقیق نیور نییە بۆیە بە دقیقی ڕەنگە زۆر جار کاتن نەداتێ بەڵام پێشبینی کرابوو پێشبینی کرابوو بەڵێ بارانەکە و لافاوەکە پێشبینی کرابوو لەوە زیاترش پێشبینی کرابوو دەستخۆش دکتۆر کاکە شاهۆم ئەو گرفتانەی کە بۆتان دروست بوو لەم بابەتەدا چی بوو ئەوە کاکە شوان باسیەوە کردوتی تۆزێ ڕاگەیاندن و ئەوەی کە بینیمان لە سوۆسیال میدیا و لە حەجمی خۆی زیاتر شتەکە گەورەکرا ئێمە ناڵێن دیار دەکە گەورە نەبوو ڕووداوەکە بەڕاستی خەڵکێکی زۆر زیانی پێگەشت بوو لە ماڵی حاڵی خۆیاندا نەمابوون بەڵام لەگەڵ ئەوەشدا کێشە و گرفت بۆ کارەکانی ئێوە دروستکرا بۆمان باسکە ئێوە لە سەرەتای کارەکانتان تا ئەمڕۆ کە بۆ گەشتن کە ئیتر خەڵک بێت و هاوکاریان بکەن چ ئەرقەلەیەک بۆ ئێوە دروستکرا من تێک دو ئاماژەی بدەم یەکەم سەرەتا زۆر دەستخۆشی لە کەناڵەکانی ڕاگەیان نەکەین بەشی هەرە زۆری هاوکاری بوو ینی بۆ ئیشەکانی ئەمە بۆ پیشاندانی قەبارەی زیانەکان بۆی ئەو خەڵکە زۆرە ئەو بەخشەرە زۆر و خۆ بەخشە زۆر و دەوڵەمەند و سەرمایه‌دەرە نیشتیمانیانە بتوانن لە سامانەکەی خۆیان ببەخشن ئەمە فاکتەرێکی باش من لێرەوە هەم لە جەنابتان و هەم لەو کەناڵانی ترکە لە شوێنی جیاواز سوپاسمان کردوون مە گرنگ بوو و گەورەی ڕووداوەکە و قەبارەی زیانەکان و گرنگی بابەتەکە بەلای هەر هەمومان و هەموو هەرێمی کوردستان و بەتایبەت جدیەت و گرنگی پێدانی جەنابی کاقوبات جێگری سەرک وەزیران کە دەست بەجێ کۆمەڵێک بڕیاریدا لەوێ دروستکردنیە و کۆمیسیۆنە بەگشتی و لیژنەی لێکۆڵینەوە و چاوەڕێی دەرەنجامەکان و چاودێریکردنی ڕێکارەکانی بەڕێوەچوونی کارەکانی ئەم لیژنە و کۆمیسیۆنە ئەتوانم بڵێم لە مێژووی حکومڕانی عێراق و نەگەرێمی کوردستان عێراقیش ینی لە مێژووی 100 ساڵی ڕابردووش هیچ ڕووداوێک و هیچ قوربانیەک و هیچ زیانێک بەم شێوەی ئێستا بە خێرایی مامەڵی لەگەڵ نەکراوە و بە زانستی مامەڵی لەگەڵ نەکراوە و بەو خێراییە کە ئەمڕۆ ئێمە 22 مانگە ینی لە نوێی مانگ تا ئێستا نزیکەی 12 ڕۆژێکە کا 13 ڕۆژێکەکە دەرەنجامی زۆر باش بە دیاتن هەم دەرەنجامی لیژنەی لێکۆڵینەوەکە هەموو ئیجراتانەی کە پێویست بوون بیکەن هەنگاوەکانی کۆمیسیۆنی فریاگوزاری و بژانەوەی چەمچەماڵ ئەمە دەرخەری و ڕاستیە کە ئەگەر ئێمە هەماهەنگ بین و ئەگەر ئێمە پێکەوە بین ئەتوانین کاری زۆر باش بکەین و لەگەڵ ئەمەشا ئەچیت کۆمەڵێک شت ڕوویداوە کە ئێمە تەمەنامانەکە ڕووی نەدایە هەندێک کەناڵی ڕاگەیاندن و بە تەحدیدێکە لە کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ ئەو بەشەی کە ڕووداوەکەیان پیشانداوە من لێرە دەستخۆشییان لێکەم بەڵام بوو بەشەی کە بەو شێوازە پیشاندانە و بە شێوازێک خوانە خواستە بە کەم پیشاندانی خەڵکی خۆشەویستی چەمچەماڵ بە پێچەوانەوە ئێمە مەدانی لێرەین لە ڕۆژی دەی مانگەوە لەگەڵم هاوڕێیانەمان لەگەڵەوانێک کە ئێستش دەژوورەوە لە ئەرگدان و لەگەڵ خەڵکێکی زۆر و لەگەڵم تیمەی جەنابتان و لەگەڵ تیمی کەناڵەکانی تر بەردەوام لێرە بووین لە بەیانیان و تا درنگانی شەو گەڕاوینەتەوە ئێمە لە خەڵکی چەمچەماڵ بینیمان خەڵکی چەمچەماڵ خەڵکێکی زۆر گەورن و زۆر بە عیزەتن و بە پێچەوانەوە ئەنی ئەگەر شتێک مافی خۆیان نەبێ داوایان نەکردووە و چەندی منێکمان بینیوە کە هیچ ماڵێک ئامادە نەبوو مافی ماڵێکی تر بۆ خۆی بەرێ ئەمە
ئەمە چەمچەماڵ خەڵکی چەمچەماڵ بەکارهێنران بۆ بۆ زیادکردنی بەڵێ ئەوە خراپە ئەو ململانە میدیاییە لەسەر جەستە و لەسەر ینی لەسەر جەستە و لەسەر ڕووداوێکی وە بەڕاستی شتێکە ینی ڕێگە پێدراو نییە کارە ساتەکە کارە ساتێکی سروشتیە بمبووری کارە ساتێکی مرۆییە ینی دوور لە ململانەی سیاسی و دوور لە ململانەی میدیایی کە بەداخەوە ئەمەی تێکەوت کە هەرچەند ڕێژەکە زۆر نەبوو بەڵام کاریگەری خۆی هەبوو ئێمە دەرکەوت ئەگەر ئێمە هەموو تیمە حکومیەکان هەموو فەرمانگە حکومیەکان هەموو لایەنە سیاسیەکان هەموو ڕێکخراوەکان هەموو هاونیشتیمانیان هەموو سەرمایەدار و وەبەرهێنەکان هەموو ئەمانە نەگەر لە ناو سنووری پارێزگای سلێمانی لە هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستان لە عێراق و لە هەر چوار پارچەی کوردستان ئەو جۆرە هاوخەمیە ئەو جۆرە پێکەوەیە وێناکردنی ڕووداوێکی وەکو ڕووداوی لافاوی چەمچەماڵ وەکو ڕووداوێکی نیشتیمانی بەهاناوە هاتنێک وەک بەهاناوە هاتنێکی نیشتیمانی دەری خست دەگەر ئێمە هەمومان پێکەوە بین ئەگەر ئێمە هەوڵی پڕکردنەوەی کەم و کورتەکانی یەکتر بین ئەوە دەرەنجامەکەیەتی لە ماوەی 13 ڕۆژە من دڵنیا دەکەم لەوەی ئەو کارێک کە کراوە هەتا ئێستا ئەگەر کرابێ ئەگەر لە شوێنێک لە عێراق لە هەرێمی کوردستان قەرەبوویە کرابێ کە پێچی حەجمی ڕووداوەکەش بەم حەجم و قەبارەیە نەبوو بێ لە ساڵ کەمتری پێ نەچووە ئەوە دەرەنجامی سیانزە کاک بابەڕەسوو بەڕستان ساڵانێکی زۆرە کار دەکەن لەسەر بابەتی ئاوارە و ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاری هەیە یان کاتێککە ڕووداوێک ڕوودەدا پێویستی بەوەی ئەو کەسانە قەرەبوو بکرێنەوە بەڵام لەم قسەی کاکشاهۆ منەمەوە بێمە لای بەڕستان دەوترێتە بەشی کە کاکشاهۆ وتی ئەمە یەکەم جارە دەبینین کە کاتێک ڕووداوێک ڕوودەدات بوو خێراییە زیان لێکەوتووەکان هاوکاری بکرێن. سپاس بۆ جەناوت بۆ پرسیارە بەڕاستی ئەمە لە دروستبوونی دایرەکەمانەوە JCC لە هاتنی ئاوەرە و پەنابەرانەوە لە 2015 دارێت دروست بووە بەڕاستیەکەی هەموو ئەو قەیرانانەمان تێپەڕانوە و بینیمانە و تەعاملمان لەگەڵا کردووە هەر لە هاتنی ئاوارە و پەنابەر هەکە تا ئێستاش هەمانن لە بوومە لەرزە لە لافا و لە ئاگرکەوتنەوە لە کولێرە کۆرۆنا کە بڵاو بووە لە هەموو ئەو سێکتەرانە بەڕاستی ئیشمان کردووە بە جۆدیە و برادرانە و بە دامی ئەم برادرانە بەڕاستەکەی ئەمە یەکێکە لەوانەی کە توانی وەکو نموزەجێکی زۆر سەرکەوتوو زۆر ئەکتیڤ زۆر سەریع بەنایکە کە بەڕاستیەکەی هەموو لایەنەکان هەموو سێکتەرەکان لەبەرەوەی لەسەر ئاستی باڵا جەنابی کاقوبات لەسەر خەت بوو و دوای ئەو لیژنەیە کە دروستکە بە سەرپەرشتی مامۆستاعەتا و ئەم برا بەڕێزانە و هەموو ئەو ستافەی کەتیا و بەڕاستی ئەتوانین لە فترەیەکی قیاسی زۆر کەمە بەرهەمەکەی بینی کە بۆ ئێستا شتیوا بەڕاستی نەمان بیستۆ نەکراوە بۆتان خۆم بۆ ڕاستکردنەوەیەک و باسکردنێک لەسەرەوەی کە جەنابی کاک دکتۆر باسی کرد ئێمە لە 8 مانگ لە ناوەندی هاوبەشی هەمانی قەیرانەکان ژووری ئۆپراسیۆنمان هەیە لە 8 مانگ کۆبوونەیە کرا بۆ ئامادەکاری بۆم لافاوە طبعا نوێنەری حەڤە وەزارەتی تایە لە دەرەجەی مدیر عام و بەرەو ژوور بۆی کە هەچ پێشهاتێک بێ بم پێشتر وەکو ناوەندی هاوبەشی هەمانی قەیرانەکان لەگەڵ ئەوانە کۆ بوونەوە کرێ من خۆشم لەوێ حزورم هەبوو کە پێشبینی ئەم بارانە کرا لە مەنتیقەی ئێمە لە مەنتیقەیە و بەڕاستیش ئاگاداری لە ڕێی وەزارەتەکان و ئاگاداری هەموو لایەنەکان کرا کە باشتی بکەن و ئامادەکاری بکەن بۆی کە فریای ئەوە بکەون ئەم لافاوە زەرورزیانەکانی ئەبێت بە زەرورزیانەکانی کەم بکرێتەوە یعنی بۆ هەموو قەیرانێک ئێمە پێشتریش ئەو کۆبوونەوەکەن لە ژووری ئۆپراسیۆن و لە ناوەندی هاوبەشی هەمانی قەیرانەکان باش دەستخۆش دکتۆر لەبەرەوەی کاکشان بە ئیجازەی جەناب دەگەڕم وڵات دواتر دکتۆر لەبەرەوەی بەجێمان دەهێڵێت ئەمە وەک کۆتا پرسیار لە بەڕێستان چونکە میوانێکی ترمان دەبێت باست لەوە کرد کە لە کۆڵینەوەکان ئێوە بەچ ئەنجامێک گەشتن هۆکارەکەی چی بوو پێشوەخت دەتانزانی ئەمە ڕوودەدا بەڵام کۆمەڵێک ینی کێشە هەبوو کە وای کرد چەمچەماڵ ئاوای لێبێت کە بینیمان بەڵام دەکرێت چی بکرێت دەکرێت ئەم گرفتانە چۆن چارەسەر بکرێت یعنی هیچ گرنگتێک نییە لەوەی کە بارانێکی تری هاوشێوە دروست نەبێتەوە ئەمە ڕووداوێکی سروشتی و کەسمان ناتوانین گرنتی ئەو بکەین بەڵام خۆ دەتوانین ئەو هۆکارانی کە بوونە ئەوەی کە لافاوەکە دروست بێ بەری پێ بگرین کەواتە
چی بکرێ بۆ چەمچەماڵ لەو ڕۆی کە ئێوە لێکۆڵینەوەتان لەسەر بابەتەکە کرد دەست خۆش دیارە پێشبینیەوە لافاوەکە نا پێشبینی بارانە زۆرەکە کراوە کاک بابە ڕسوڵ پێشبینی لافاوکەکرا کە ڕۆژی سێشەم بارانێکی زۆرە بارێ بۆ هۆکار ئێمە هۆکارمان دەستنیشان کردووە کاکشاه و برادران وابزانم تیمیان ینی بڵین تیمیێراوە پاکردنەوە کراوە ترەوەی کە بە وەزارەتە پەیوەنددارەکان سپێرەوە شارەوانی ئاوادانکردنەوەیە وەکو کۆمیسیۆنەکە خۆیان ئەو هاوکارانی کە ئالیاتی کە لە کۆمپانیەکانەوە پێیان گەشتووە هەمووان خەریکن و چاڵە دووبارە پاکراوەتەوە فراوان کراوە ڕێکارێکی زۆر گیراوەتە بەر هەندێکشت هەیە پێویستە درێژخان بێ ینی ئەگەر بتوانێت ئەو پۆندا ئەبێ نۆژەن کرێتەوە چونکە زیانی زۆر پێگەشتەوە چەندین ساڵە کوتم لە 2008 بنیاد نراوە چەندین ساڵە چاکسازی بۆ نەکراوە دواتر بێ پاکرێتەوە پشتەوەی بۆندەکە پاک بکرێتەوە بۆی کە توانێت ئەو گردلانەوەی زیاتر بێ من ئێمە لە ئەنجامی خۆمانە گەشتونێتە قەنەعەتێک چاڵی زۆر گەورە بکرێت حەفر بکرێت لە بەردەم ئەو جۆگەرەیە لە ناوەڕاست جۆگەلەکە لە هەندێک شوێنە چاڵی زۆر گەورە بکرێت ئاو بچێتە ناو چاڵەوە دوای لەو چاڵە دەرچووچێتە چاڵێکی ینی چەند چاڵێکی زۆر گەورە حەفر بکرێت بەستم ئەنەمە دوایش مەترسی زۆرە چونکە خەڵکی وڵاتی ئێمە دوای بەبێ هۆشداری ڕەنگە بۆ مەلەوانی بەکاری بێنێ بۆ ئاو دێریکردن بۆ بەکاری بێنەمە کێشە دروستەکە بەڵام گرنگەوە ئەم ئاوە هەر ئاوا نەچێتەوە چمارە چونکە مازانم ئەوەی کە لە چەمچەماڵ و ئێسام لافاوە دروست بوو نەچوو هیچ بەرداوێکی کوردستانەوە ڕاستە خۆڕۆی بەرەو ناوچەکانی خوار و کەسمان سوودمان لەبینی چەندین ساڵە ئەم ئەوبانی مەقان و منتیقانە بوون بە باخۆوانە و ئاوی ژێرزەوی لێ دەرەهێنرێ بە شێوەیەکی مەترسیدار ئاوی ژێرزەوی کەمی کردووە ئەگەر بەهاتە ئێسام ئاوە زۆرێک کە بۆمان هاو چەند چاڵێکی گەورەمانە بووە چەند خەزانێکی گەورەمانە بووە ئاوەڕ بچواتە ژێرزەوی دووبار ئاستی نەماتوانێت زیانمان لێبینی بەس نەماتوانێت سوودی لێبینی بەڵام ئەوش بزانانی لافا و هەندێک ناوچە هەیە خۆی کارەسات بارە بۆن هەندی ناوچە هەیە لەسەر هێڵی زەمین لەرزەیە کاک بابە ڕسوڵان ڕەنگەیسا لەو بارانەیە کاریان کردوزا هەندێک ناوچەیە لەسەر هێڵی لافا و ئێستا چەمچەماڵ وەکوتم ئەمە بە بیرەوەری مەنا بەڵام لە 82 لافا گەڵەن زۆر گەورەی هەبووە لە نەوەتەکان من خۆم بە بیرم دێ لافاوی زۆر گەورە هەبووە لە 2005 و 6 لافاوی گەورە هەبووە بەڵام ڕەنگە زیان و ئاستەکەی بەم شێوازنی وەکو باسمان کرد بەڵام ئەکرێت یعنی وەکوتم هۆکاری چارەسەری خێرا ئەو بکە دەستیان پێ کردو ئێستا ئەنجام درراوە ڕێڕەوەکان پاکۆکراوە هۆکاری درێژخانیشەوەی پۆندەکە گەورە بکرێ پاکرێتەوە نوۆژەن کرێتەوە و ئەو چاڵە گەورانە دروست کرێەوە زائیدەن سەوزای ڕێژەی سەوزای زیاد کرێت چونکە سەوزای خێرایی ئاو کەمەکاتەوە یا ئاو پەش بڵاوەکات ئەیگرێتە خۆی بەو تۆژمە خێرایان ناڕۆتەمانە ئەتوانین بڵین هۆکاری بڵین چارەسەری درێژخان نتوانن ئەم مەترسێ بە شێوەیەکی یەکجاری لەسەر چەمچەماڵ دوورخەرەوە. دەستخۆش دکتۆر کاکشوان باس لەوە کرد ئێوە چۆن چوونەتە ماڵەکان و زیانەکان قەبارەی زیانەکان بۆ ئەوی کە بزانن هەر ماڵێک چەند زیانی بەرکەوتووە بەڵام ئێستا هەندێک شت دەبیستین لێرە و لەوێ بە نمونە هەندێک کەس دەڵێن ئێمە ناومان لە بانەڵێن قەرەبوو کاک شاهۆ دەڵە بڵێن هاوکاری دەڵێن ناومان لە هاوکاریەکان نییە تەلەفۆنمان بۆ نەکراوە چەکەکەمان بۆ نەکراوە یان هەندێک کەس هەندێک ماڵ هەیە دەڵێن ئێمە ئەو کاتی تیمەکان هاتوون لەوانەیە هەندێک شتی کارەباییمان بە نمونە ئیشی کردووە بەڵام دوای ئەوە سوتاوە بۆ نمونە سەلاجەیە تەڕ بووە کە ئێوە ڕۆشتونەتەوێت سەلاجەکەی کێشەی نەبووە یا مجەمیدەکەی کێشەی نەبووە ئەمەمان بیستۆ لە خۆمانەوە قسە ناکەین کاکشان ڕەنگە ئێوە باشتریش بزانن بەڵام مەڵە دوای چەند ڕۆژێک ئەو شتانەش لە کار کەوتون ئێوە جارێکی تر پێداچوونەوەکەنەوە بۆ ئەو شتانەیان چۆنە ینی ئەگەر پێمان بڵێ خۆی بەڕاستی ئەمە وەکو بابەتیەوە لێ کە یەکێک سارەی لێە جارێ ئەڵێ بە کابرا ئیزنەیە ئەڵێ بڕۆ دوای تەلەفۆنی بۆ کاوەڵێ وەڵا فەرسم کردووە مزەرم پێگەیاشت ئەم بابەتانە بەڕاستی دەبێت ئەمە یەکەم شت وەکو ڕووداوی سروشتیە نەخوازراوە کەس پێی حەزی پێ نەکردووە لەبەرەوە بەشێکی ئەو بابەتە خەڵکێکی کە هەیە و لە ناوچەکانی تری هەرێمی کوردستانیش هەر بووە زەرری پەرکەوتووە ناکرێت ناتوانین مەسەن حکوومەت ناتوانێت بچێتە ژێربابی ئەوەی کە هەموو زیانێک بە قەرەبوو بداتەوە بە بەرامبەرەکەی بەڵام دەکرێت دەستگیرۆی بکرێت هەرەمە ژوانیە هەر لە نیشتەجەبوونەکانە نیمان لە بازرگانیە هەمانە کە گەورەترین کۆگا لێرە زەرری هێناوە ئەڵە نزیکی 2 میلیار سەر و 2 میلیار دینار کە زەرری پێکەوتووە ئایا دەتوانێت حکوومەت و هەتا هاوکاری خێرخوازانیش تۆ قەرەبووی ئەم بە زیانە بکە یا هاوکاریم زیانە بکەن بێگومان نەخێر بەڵام ئەو بابەتانە ئەتوانین بەو شێوازە بڵێین ئەو کەسەی کە لەو کاتا چۆ تۆماری زانیاریەکانیان کردو لەسەر دەمی خۆیانەوە زمانی خۆیانەوە وتوێتی ئەمە غەسالەمە ئیش ناکە ئەوە فڵانە ئیش ناکە هەموو شتەکانی پێ و تۆمار کراوە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئەگەر دەزانێت کەسێک دەزانێت بە ویژدانین یعنی بەوەی کە بە فعلی کەرەسەکانی کەلوپەلەکانی کەم نووسراوە یاخود بە فعلی لە زەروزیانێکا بووە دەتوانێت ئەو بۆردە کە جەنابی کاک شاهۆش ئاماژەی پێگە
بۆردێک دروست بووە لەسەر ڕاستوادە جنابی جێگری سەر و حکوومەت دوای ئەوەی کە سەرۆکی کۆمسیۆنەکە فریاگوزاری بەسەرپشتی جنابی کاگاتا راپۆرتێکی تێر و تەسەل لە هەنگاوەکانی ئەوەی کە کراوە ئەوەی کە پێشنیارەکرێ وەچی بکرێت جەنابیان ئەمری کرد کە بۆردێک پێک بێنرێت لە چەندین کەسایەتی کۆمەڵایەتی دینی ئەندام پەرلەمان با بڵێن کەسانی ڕۆژنامەنووس چالاکەوان کە ببن بە ڕەقیبێک یا ببن بە چاودێرێک یا ببن بەوەی کە مساعیدی ئەم کۆمسیۆنە بن کارەکانی لێرە بە دووە متابعی ئەو هاوکاری بکە کە بۆ کوێ دەچێ و چەندی دەمێنێتەوە یاخود دەکرێت بژڵێن ئایا ئەم پارەی کە کۆ دەکرێتەوە بەشی لێ دەمێنێتەوە زیادەی دەبێت نابێت ئەو کاتە ئەم بۆردە زیاتر پێشنیاریان وەردەگیرێ ئەو خەڵکەشی کە لە کاتی کۆکردنی زانیارەکانە ئەگەر نەقسێکی هەبوو بێ تۆ لە یەک ڕۆژە توانی و تەقتی 4 ناحیە بکەی کە 2185 فۆرم وەربگری لەم 2185 فۆرمە 1302 نیشتەجەیە و بڵاو کراوەتەوە بە ناحیەکانی تەکی ئاغجەلەر ناوەند و شۆڕش ئەمە بەڕاستی کارێکە قورسە بەڵام ئەکرێ بڵین لە 90 داوتە لە هەدەف لە 95دا بتەوێت کواڵیتی ئەمە بەرزکەیتەوە بە کات زیادکەی و ئێمەش دەمانویست بەڕاستی حەجمی و زەرەر و فریاگوزارانە بە شێوازێکی زۆر ڕاستەوخۆ سەریعیکەین بۆیە لە بابەتەکە زۆری ماڵەکانیان بەجێ هێشت بوو یعنی خۆیان و ماڵ و منداڵیان لە شوێنی نیشتەجێبوونی خۆیان نەمابوون بۆیە دیارە ئێوە ویستوتانە زووتر کارەکان بکرێ بۆی زوود بگەڕێنەوە ناو ماڵ و حاڵی خۆیان بەڕاستیەوە ئێمە هەر ئامانجەکە ئەوە نەبووە کە بەدیوێکە ڕێژەیەک بریتی بۆ لەوەی کە تۆ فریاگوزارەکان دەگەینێ بەکوێ حتا بیدەی بە JCC تاکو ئەو کۆمەک و هاوکاریانێک کە دێت لە ئەمبارەکانە نەمێنێتەوە بە پێ و داتا زانیارە بیدەینێ ئێمە تەنە هەرەوەشمان نەکردووە ژمارە ئەندامانی خێزان تۆمار کراوە بۆ یەگەر شوێنێک زۆپای پێ دابەشیەکە یەک ماڵێک زۆپایەکی بەرەکەی ئەگەر بەتانی دابشکە بێت چەندین بەتانی دابشکە وەکو جەنابی مامساعتای لە شوێنەکە دەرەکەیڵێ یەک ماڵ بەجێ ناهێڵین ئەگەر زەروزیانێکی هەبێت و بەر ئەم لافاوکەت بێ متۆماری نەکەین بەڵام بابەتەکە ئەم بۆردە زیاتر ئەش ئەرک و کارەکانی لەسەر ئێمەش سووکەکە ئەوەیە کە نزیکی 16 ئەندامی هەیە ئەم داتا و زانیاریانەی کە ئەگەر بە شێوازی لە شێوازەکان خۆیان دەتوانن سەرپشکن کە بچنە مەدانی و ئەگەر گلەیەکی گازندەی ئەگەر خەڵکێکیش لە بیر کرابێ وەکو جەنابێ باسەکەی لە کاتی ڕووداوەکەیە لە ماڵ نەبووە ئەتوانێت پێداچوونەوە بکە سەردانیان بکە زانیارەکان لە ڕێگەی بەو شێوازە تۆمارکە کە ئێمە جارێکی تر دەبێت بچینەوە بۆ ئەوەی GPS ئەو شوێنە وەربگرین دواتر ببێ بە با بڵێن تەبقەیەک بۆچی ئاو لەو شوێنە کۆبۆ بۆی بە زانستی زیاتر دراسە دەستخۆش بەڵێزان میوانێکی لەگەڵ ماناویش زۆر بەڕێز ئەتا محەممەد کە بەڕێزیان سەرۆکی سەرپەرشتیاری کۆمسیۆنی فریاگوزارین بەڕێز مامۆستا زۆر بەخێربێ زۆر سپاس ئەزانین کە زۆر ماندووی بەڕاستی بەڵام سپاس بۆ دەرفەتی کە بە ئێمەدا لە بەرنامەکە بتوانین ئەگەر کەمێک کاتمان بیتێ سواس دەکەین زۆر باسی ئەوە کراکە گرنگی ئەم کۆمسیۆنە چیە کە هەر لە سەرچاوە بەڕێز با تاڵبانی خۆی لەسەر خەت بوو بڕیاری ئەم کۆمسیۆنە درا و بەشێکی زۆری ئەو ماڵانە بەسەر کراونەتەوە زەرەر و زیانەکان دیاری کراوە بەڵام ئێستا گەیشتونەتە مەرحەلەی ئەوەی کە ئیتر ئێوە چەکی هاوکاری بەسەر خێزانەکان و بەسەر ئەو زیان لێکەوتوانە دادابش دەکەن کە بەڕاستی زیانیان بەرکەوتووە جا قسەکە لەسەر ئەمێ میکانیزمی پێدانی ئەم چەکە چۆنێتی هاوکاریەکان و ئەو باس لەوە دەکرێت بڕێکی زۆر پارە بۆ چەمچەماڵ کۆکرایەوە ئەم پارێت چی لێ دێت چۆن دابش دەکرێت بۆ شوێ دەڕوە ئەمێ لەسەر هەموو ئەمانە بەڕستان وەڵاممان بیتەوە زۆر سپاس من ئەمێ جارێ پێشەکی یەکەم داتا بم بە کورسات کە ئێستا دوایین داتای ژمارە بانکیەکانی ئێمە بارد و بانکی چەرموو لەگەڵ بانکی جیهان 13 ملیار و 564 ملیۆن و 997 هزار دینارە ئێمە ینی 13 ملیار و نیومان تێپەڕان و ئێستا ئاگادار کرام کە 1 ملیاری تر سبینی ئەچێتە سەر ژمارە حسابیەکە سبینێ دوایین داتای تازەش ڕاگەێنین سەبارەت بە میکانیزمەکە من دڵیان کاکشوان وردی کردوێتەوە لەسەرەوەی کە داتاکان چۆنی داخل کراون ئەو داتایانە کێسە بە فۆرمێک لە ناو هۆڵەکە هەر خێزانێک دوو کۆپی فۆرمی هەیە ئەم دوو کۆپی فۆرمە مقارن ناکرێت لەگەڵ ژمارەی سەرکارتی نیشتیمانیەکەی کە ئەو کەسە خاوەنەکەی بوو لەوێ بوو بە پرۆسەیەکە ئەڕواچێتە لای تیمی بۆردی چاودێریکردن کە بەڕێز کاک دکتۆر ئەحمەد سەرۆکی دەستەی نەزاهی هەرێمی کوردستان سەرۆکایەتی ئەکا چاودێری دارایی تایە داواکاری گشتی تایە مافی مرۆڤی تایە نوێنەری کەسایەتیە ناسراوەکان نوێنەری مامۆستایانی ئاینی چالاکوانان ڕۆژنامەنووسان کە سوکاری شەهیدانی تایە ئەم بۆردە چێکێکەکەنەوە بۆ مستاقێتی زیاتر
ئەنجا پاشەوە چێتە لای تیمی ژمێریاران و ئامادەکارانی چەکی بانکیەکە چەکی بانکیلویا بۆ ئەکرێ بۆ بڕەپارەی کە لیژنەکە خەمڵان دویانە و لە زەرفێکی داخراوە ئەنێردرێ بۆ بانک و بانک هەتاوەکو 12 شەو کراوەیە واتە ئێمە وەکو کۆمسیۆنەکە وەکو بۆردی چاودێری کە لە ژوورەوەین لەناو هۆڵەکەیە تا دوایین خێزان تا دوایین کەس لەناو هۆڵەکە ئەمێنینەوە چەکی بانکیەکەین و بانکیش تا دوایین کەس لەناو بانک ئەمێنێتەوە تاوکو پارەکانیان بۆ سەرفکە و هیچ کەسێک ئەمڕۆ بەبێت چەک و بێپارە ناڕاتەوە ماڵەوە. باشە باسمالەوە کرد پێشەوەی بەڕستان بێنە بەرنامەکە وتمان تۆزێک هەندێک لە ڕاگەاندەکان بابەتەکان بەلا ڕێجا بردبوو لەمەشاد ئێمە دەزانین جارێکی تر ئەم مۆزوعە بە شێوەیەکی تەخوێنەوەی بۆ دەکرێت بە نمونە مایک دەخرێتە بەردەمی خەڵکو دەڵێت تۆ بۆ بڕەپارەیە ماڵێک دروستەکەی یعنی ئەمە جۆرێک دیسان لە نیگەرانی لە لای خەڵک دروستەکە و لەوانەیە جۆرێک لە فەوزەویەت لە ناو سوۆشال میدیا دروست بکاتەوە لەسەر ئەمە ئەوە چیتان هەیە ینی خەڵک بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە دەهاتە ئێرە ڕازی بوون بۆ چەکی کە بۆیان کرابوو بۆ هاکارێکە پێیان دەوت ڕاستەکەی ئێمە ئیش لەسەر ڕازیکردنی هەر هەموو ناکەین ئێمە ئیش لەسەر عەدالەتەکەین عەدالەتێک هەیە لە هەڵسەنگاندن تیمەکان کاتێک کە چوونەتە ناو ماڵەکانەوە تەقدیری زەرەر و زیانەکانیان بۆ شێوازە کردووە کە خۆیان بینیویانە زەرەر و زیانەکانیان بینیوانە چ لەو ماڵات چەند کەرەسە سوتاوە چەند کەرەسە تێک چۆ چەند کەرەسە ئاو لافا و تێکیاوە ئەمانیان تۆمار کردەوە و ئەگەر خاوەن ماڵەکە داتایەکی زیاتری وتی بێ داوای سەلماندنیان لێکردووە یا فۆتۆ یا ڤیددیۆکی پێبێ بیسەلمێنێ ئەگەر ئەمە سەلمێندا بێت داتاکە داخڵ کراوە دەرگایەکیشمان کردەوە بۆی عەدالەتەکەمان زیاتر و بەهێزتر بێ لە ژوورەوە ئەوانەی کە ڕخنەیەکیان هەیە لەو بڕەپارەیی کە بۆیان دیاری کراوە دەتوان سکاڵایەک تەقدیم بکەن لیژنەیەکمان دروست کرد لە کاک ئاسۆی ڕۆژنامەنووس کاک پۆڵای شەید سیروان دێڕەشەیی ئەم دوو بەڕێزە سکاڵەکانیان وەرگرتووە ئەم سکاڵایانە تەسلیمی بەڕێز کاک شوانەکرێت تیمەکەی ئێو داخلی سیستمەکەیەکەن بزانین چەند لەم سکاڵایانە معالەجاکەین ناو سیستمەکە ئەوەی معالەجە نەکرا تیمێکی تایبەتمانەیە کە متابعاکە ئەڕواچی سەردانی ئەم ماڵانە ئاکاتەوە لەسەر قسەی ئەم خاوەن ماڵانە چیان سەلماندە ناو ماڵەکەیە هەموو جارێک تەکی لەسەر کەلیمەی سەلماندنەکەمەوە لەسەر قسەی شەفەیی نابێ چی سەلمێنرا لەوەی کە داخڵ نەکراوە و حەقە داخڵ بکرێ بۆیان داخڵ ئەکرێ و ڕقەمەکە بتوانن سکاڵا بکەن بە دڵنیایی لەوانەشە پێچەوانە بێتەوە کەسێک ملیۆنە دیناری بۆ کراوە سکاڵای هەیە لەوانە بچیتە ماڵەکە سەلماندنەکەی ئەوە نەبێکە ملیۆنە دینارەکە بڕکاتەوە بۆی دەستکاری ملیۆن دینارەکە شەکرێ سکاڵاکردنەکە بە هەردوو ئاراستەیە بە ئاراسی زیادکردن بە ئاراسی کەمکردن ئێمە دەرگامان دانەخست لەسەرەوەی کە ئەگەر سکاڵایەکە بێ وەری بگرین و دڵنیاشین لەوەی ئەگەر کەسێکە بێ مستحقی ئەوە بێ پێویستی بەوە بێ ئێمە بەدوایە بچین بە دوایە ئاچین و هیچ کێشێ و گرفتێکمان لێرەنی ئێمە بۆیە لێرن بۆی خزمەتی چەمچەماڵکەین لێرە نین بۆ دوو کلیپ و بۆ دوو بەرنامە و بۆ دوو شۆ و بۆ دوو کۆنفرانسی ڕۆژنامەوانی بەرپرسیارەتی بەدەمەوە هاتنی خەڵکی چەمچەماڵ لە قۆناغی فریاگوزاری تا قۆناغی بوژانەوە ئەرکی ئەمەیە باشە مامۆستا لەسەر قسەی بەڕێستان ئەم کۆمسیۆنە تاکەی بەردەوام دەبێت و ئایا لە دوای ئەوەی کە هەموو زیان لێکەوتوان هاوکارەکانی خۆیان وەرگرت کارەکانی ئێوە بەکوێ دەگات و باس لەوە دەکرێت کە دەبێت چەمچەماڵێکی نوێ بێ و هەموو کەم و کورتیانەی کە هەبووە دەبێت بەڕاستی چاک بکرێتەوە ئێوە بەردەوام دەبن لە چاودێریکردنی ئەم کارانی کە لە چەمچەماڵدا دەکرێت کۆمسیۆنەکەی ئێمە ناوی کۆمسیۆنی فریاگوزاری و بوژانەوەی چەمچەماڵە قۆناغی فریاگوزاری و قۆناغێک ئەمڕۆ تێمان پەڕان بەگەیاندنی هاوکاری دارایی بۆ زەرە لێکەوتوان سبەی نییە شۆڕش و تەکی و ئاغزێلەر تەواوەکەین هەفتەی داهاتوو زەرمەندەکانی ئۆتۆمبیلەکان و دوکانەکان تەواوەکەین بەمە قۆناغی فریاگوزاری بە تەواوەتی تەواوە بێ ئەمین نەوسەر قۆناغی بوژانەوە بۆ قۆناغی بوژانەوە من خەڵکی چەمچەماڵ دڵنیاکەمەوە کە دۆسیەی چەمچەماڵ دۆسیەیەکی گەورە و تایبەتە بێ لە نووسینگەی جێگری سەرگۆزیران واتە ئێمە وەکو تیمی جێگری سەرگۆزیران بە هیچ جۆرەیە دۆسیەی چەمچەماڵ لە دوای ئەم قۆناغی ناوی ئەنەی قەرەبووکردنەوە ناوی ئەنەی هاوکاری داناخین ئەم دۆسیە دۆسیێکی بەردەوام بێ و من وەکو ڕاستپێردراوی بەڕێز جێگری سەرگۆزیران بە تەواوی دەسەڵاتەکانی جەنابیەوە من لێرە ئابم ئەگەر لەم هەفتە ڕۆژە توانی بێتم هەموو ڕۆژێک بێمە ئێرە بەڵام بۆ حاڵەتی ئاسایی لانیکەم هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژ چەمچەماڵە بم یان هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژ لە نووسینگەکەی ئێمە تەرخانەکرێ بۆ کاروبارەکانی چەمچەماڵ چەمچەماڵ ئەرکێکە لە ئەستۆی بەڕێز جێگری سەرگۆزیرانە و ئەمە کردوێتی بە ئەرک بەسە تیمەکەیەوە کە بەردەوام خزمەتی چەمچەماڵکەین ئەبی ئێمە چەمچەماڵ بگەینە قۆناغی بوژانەوە دەستخۆش ئەگەر شتێکتان مابێت کاکشوان هەرێکێکتان بە کورتی لەسەر کارەکانی خۆتان و
بە خەڵکی چەمچەماڵی بڵێن سپاسانەکەم. وڵا ئەوەی بێمە سپێردرا لەبەرەوەی جەنابی جێگری سەرۆکی حکوومەت خۆی هاتە ناو مۆزوعەکە و جەنەوەی مامۆستا عاتا وەکو بەڕێبەری نووسنگەی جێگر بەڕاستی جۆش و خرۆشێکی باشتری یابێ ئێمە کە زۆرتر کارەکان لە قۆناغی ئەوەی کە بە وەکو مامۆسای برای ئەزیزم کاکشاوە فەرمووی لە هەنگاوێکی ئاساییە و چووە هەنگاوێک زۆر بە باشی و بە خێراییش و بە ئەنجامێکی کواڵەتی باش بوو ئەوەی کە لەکەوێتە سەر ئێمە ئەو داتا و زانیاریانەی کە بە شێوازی ئەوەی کە ئێمە لە داهاتووە بیکەینە سیستماتیکێک بەشی JCC پارێزگای سلێمانی بە شێوازێک ببوژێنینەوە کە بتوانین سیستمێکی دیجیتەڵی قۆناغێکی پێشکەوتنی مۆدێرن جێبەجێ بکەن لە مامەڵ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکانە بە ئاستێکی بەرزەوە ئینشاءڵڵاوە لە پلانی داهاتومان. دەستان خۆش بێت فەرمووە. قسەم کردووە بەڵام جاریشکە لەم بەرنامە تواخێکەمەوە لە 100 ساڵی پێکێنانی حکوومەتی عێراقی تاوەکو ئێستا لە هیچ کارە ساتێکی سروشتیە بەدەمەوە هاتنی دام و دەستگاکانی حکوومەت بەم شێوازە نەبووە بۆ بارودۆخێکی نالەباری وەکو ئەم لافاوە چ بۆ لافا و چ بۆ ئاگرکەوتنەوە یەکەمین جارە بەدەمەوە هاتنی بەم جۆرە ئەوێ و یەکەمین جارە بە سیستمێک ڕێگەخرێ کە هەموو بۆردەکە بە هەموو ئەندامە بەڕێزەکانی بە نەزاها بە داواکاری گشتی بە چاودێری دارایی شایەتی ئەوانە کە سیستمێکی زۆر پێشکەوت و زۆر منەظەمە کە ئەکرێ بۆ کارەسایی تر خوا نەخواست ئەگەر ڕووبا بەکاربێنرێ لەگەڵ ئەوە پرۆژێکی تایبەتمان ئێمە ئامادەیەکو نووسنگی جێگری سەرۆگەزیران یەکەن بە پرۆژە یاسایەک لە پەرلەمانی کوردستان بەمە یەکەیەکی بەدەمەوە هاتن و فریا گوزاری خێرا دروستەکەین کە لە پارێزگای سلێمانی و لە شاری هەولێریش ئۆفیسی هەبێ مەخزەنی ئامادەی هەبێ کەرەستەی ئامادەی هەبێ تیمی ئامادەی هەبێ لەسەر ئاسی قەزا و ناحیەکانی تیمی تایبەت پێکێنین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم حاڵەتێکی نەخوازراوە. دەست خۆش ئەگەر شتێکتان مابێت کاک. سپاسانەکەم جارێک کەش بەڕاستیەکەی منەوێت جای کە سپاسی هەموو ئەو ڕێکخراو و ئەو بەخشەرانە بکەم کە بە تایبەتی لە ڕۆژانی سەرەتایی ئەم لافاوە و مزیان لە کەوتوانە ئامادەیان هەبوو ئەوانی کە هەیەیان بوو لە مەوادی مرۆیی لە بەتانی و دراخەر و زۆپا و خواردن و شتانە کە توانیمان بە سەرپەرشتی برای بەڕێزمان مامۆستا هەتا لەگەڵیانە کۆبینەوە و زۆرترین خواردن و مەوادی مرۆیی فریاگوزاری دابشکەین من لێرە جای کرد سپاسیانەکەم و دەستی ئەوش خۆش دەستان خۆش بێت کاکشاوە. وەڵام من هاوڵاتیانی خۆشەویستی قزای چەمچەماڵ و دەوروبەری دڵنیاکەمەوە وەک مامۆستا ئاماژەی پێدایم و وەکو ئیداری خۆجێی پارێزگای سلێمانی وەکو ئەوە ئەرکە لە سەرمان بەڵام بۆی لێرە ڕووداوێکی نەخوازرا و سروشتی و کارەسات با ڕوویاوە بەردەوامە بین تا دۆخکە سایە بێتەوە و هەوڵە دەین ئەم ڕووداوە بکەینە دەواازەیەکی تر بۆ خزمەتکردنی چەمچەماڵ و دەوروبەری و لێرەشەوە خۆمان ینی فرسەیەک بوو بۆ ئێمە کە سیستمێکی لەو شێوە یاخود کارێکی پێکەوەی لەو شێوەیە جارێکی تر لە سنووری پارێزگای سلێمانی کە لە زۆربەی بوارەکان سلێمانی پێشەنگە لێرەوە توانین بڵین ئەم شێوازە و ئەم سیستمە تەنها بۆ سلێمانی نیاتوانین بیدەینە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان و حتا عێراقیش بتوانین ئێمە باشتری بکەین و وانی سوودی لێ. دەست خۆش مامۆستا شتێکتان مابوو؟ من ئەمەوێ زۆر سپاسی کەناڵی کورسات بکەم کە بەڕاستی هیمەتێکی زۆریان کرد لە ماوەی ئەم 12 ڕۆژەی پێشووە بۆ دەرخستنی کێشە و گرفتەکانی خەڵکی چەمچەماڵ بۆ بەدەمەوە هاتنی خەڵکی چەمچەماڵ لە هەمان کاتیش درێغیان نەکرد لەوەی لایەنە جوانەکانی بەرەو پێشجوونی ئەم خزمەت گوزاری و بەدەمەوە چوون و فریاگوزاریە پێشانی خەڵک بن ڕۆڵێکی زۆر گرنگیان بینی سوپاسی کەناڵ هەشتەکەم کە بەڕاستی ڕۆڵێکی زۆر باشیان بوو لە پاڵپشتیکردنی کۆمسیۆنەکە ئێمە سوپاسی کەناڵی ڕووداوەکەم کە پاڵپشتێکی گەورە بوون بۆ کەمپینی کەناڵەکە ئێمە بۆ کۆکردنەوەی ئەم بارودۆخەدارایە سوپاسی هەموو کەناڵەکانی ترەکەم کە هاوکار و پشتیوانمان بوون دڵنیام ئەو ڕێژی لە 100 جەنابی کاخوبات باسی کرد لە ڕاگەیانەکان کە پاڵپشت بوون هۆکارێکی سەرەکی سەرکەوتنەکانی ئێمە بوون و جارێکی کەش سوپاسم بۆ هەموو بەخشەرەکان بۆ هەموو کۆمپانیەکان کە ڕۆژ بە ڕۆژ دەقە بە دەقە لەگەڵمان بوون سوپاسی تایبەتم بۆ ئیداری گشتی کێتی نیشتیمانی کوردستان سوپاسی تایبەتم بۆ کۆمپانیای ئانزۆ بۆ کۆمپانیای کۆنسۆڵ بۆ کۆمپانیای بروسک بۆ کۆمپانیای گەردین کە تاوکو ئێستش ئالیاتەکانیان لە ناو چەمچەماڵە ئیش ئەەکەن ئێمە ئێستا لە قۆناغی کارکردنی بۆ دوورخستنەوەی خەتەری لافاوەکە لە سەروی چەمچەماڵ ئێستا ئالیاتەکانی شەکات تیمێکی بەردەوام هەیە کە ئەمە هەموو بە پاڵپشتی ئەم تیم و ئەم کۆمپانیانە پێکەوە کراوە ئەو دڵنیاشم ئینشاڵڵا خەڵکی چەمچەماڵ دوور ئەبن لە بەڵاو نەهامەتی تر ئینشاڵڵا. دەستان خۆش بێ مامۆستایان خەڵکی بەڵێ فەرموو ئەویشەوەیە کە ئەو هاوکاریانەی کە کۆکرانەوە هەمووتان بینیتان لە ماڵپەڕەکانەوە کە لە هاوکاری کوردانە شتێکی زۆر جوانە و خەڵکانەی کە بەخشەر بوون هەم ناویان هەم بڕی پارەکە تۆمارە ئەمڕۆ هەمان شێواز لەسەر هەمان سایت
ئەو کەسانێک کە هاوکارەکان وەرگرتووە بە بڕی هاوکاری کووەکەشی و کەسانشی کە چەندیان وەرگرتووە هەمووی لە هەمان شێواز بۆی هەم بە شەفافی بەڵێ خەرجی چەنە و داهاتەکە چەنە. دەستان خۆش بێت سپاس کە ئەم بەرنامەیە لەگەڵمان ئامادە بوونە میوان ئازیزانە و تەواوی ئەو وردەکاریانیان کە پێویست بوو بۆ هاوکاریکردنی زیان لە کەوتوانی لافاوەکەی شاری چەمچەماڵ ئەمان بەکارەکانی خۆیان هەستاون و بەڕاستی سەرمایەداران دەوڵەمەندان خێرخوازانی ئەم شارە و خەڵکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی هەمووان پشتیوان و هاوخەم بوون بۆ هاونیشتیمانیمان لە شاری چەمچەماڵ و بە هیوای ئەوەی کە توانرابێ بە هەماهەنگی پێکەوە هەمووان بە هاوکاری ئەم تیمە بەڕێزە ئەوەی کە پێویست بێ بۆ خەڵکی چەمچەماڵ کرابێت و ئەمان بەردەوام دەبن لە کارەکانیان. سپاس کە دووبارە لەگەڵمان بوون، سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون. تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەینەوە. شاد و بەختەوەر خاتانەکە.